ڕۆمانێکی کازانزاکی هەیە نیکۆڵای کازانساکی ناوی براکوژیە لەوێ باسیێواکە کە چۆن وێنانیەکان هەموو کەوتونەتی کوشتنی یەکتر نازانن بۆ یەکە کوژن شوعی مەسی کەنی خاوەن کەنیسە و قەشەکان و مەسیحەکانە کوژێ مەسیحەکان مسلمانەکانە کوژن مسلمانەکان وەرحاصل باسی دۆخێکەکە کە نازنامەکە لای کەس نییە هەوێکە لای کەس نییە پێم وایە ڕۆمانی خامی سەوەل عەشرم کاتژمێری 25 هەمان چیرۆکی جێڕێتەوە باسیەوە کە هەوێ وونە بێ لە شەڕا نازنامە وونە بێ لە شەڕا نازنامەی نیشتیمان پەروەری و خیانەت زۆر جار وونەکرێ شەڕی براکوژی بۆ تێکدانی ئەو شاردنەوەی ئەو نازنامەیە لە ئەسڵا تا فۆرم بت نەبێ تا چوارچێوەت نەبێ تا تاج و تەخت و بەختت نەبێ ئەگەری ئەوە هەیە بەردەوام تۆ لە بەردەم شەڕابیت بۆ لەبەرەوەی تۆی خۆت نیت بەدار شەقی خەڵکی تر بە پێوەی خەڵکی تر لە پشتەوەیە خەڵکی تر قەرارت پێدا خەڵکی تر برایت پێدا خەڵکی تر ئەجوڵێنێ تۆ لەسەر مێزەکەدان داوی داشی گۆڕنیت گۆڕاوی دەستکاری ئەکری بۆیە باوەڕی من ڕێک شەڕی براکوژی ئەوەیە شەڕی دەرەوەی خۆخاوە نییە شەڕی دەرەوەی خۆ بڕیاریە شەڕی دەرەوەی خۆ دەوڵەتیە شەڕی دەرەوەی خۆشناسیە کە شەڕی دەرەوەی خۆشناسی و خۆ بڕیاری و خۆ دەوڵەتی و خۆخاوەنی بێ ئەوەی لەکەوێتەوە کە زۆر جار تەنانەت نازانی کامیان خاینن کامیان نیشتمان پەرن وا لەکەن وێنەکە وا نیشانە دەن وێنەکە وا لێ شێوێنن لێتە شێوێنن تۆ مەسەلەن ئێستا گەر ئاور لە مێژووی شەڕی خوێناوی یا شەڕی براکوژی لە ئیتاڵیا بینەوە زۆر جار هەوێکەوە نەبێ شەڕی ئاور لە شەڕی براکوژی لە کوردستان بینەوە زۆر جار هەوێکەوا لێکن ئەی شێوێنن چونکە تۆ سێت کە چرکەساتێک هێزێکی گەورە خیانەتێکی زۆر گەوراکە بە نیشتمان پەروەری پێدەفرۆشێتەوە ڕەنگە لای تاکوتەرای کۆمەڵگە لای من و تۆ لای خەڵکێکە خوێندنەوەی بۆ مێژوو هەیە بۆ دیرۆکەیە بۆ ئایندە هەیە بۆ ئێستا هەیە بۆ ڕابردوو هەیە ڕەنگە بگاتە حەقیقەتی ئەوەی ئەمە چی ئەم شێوانە بەڵام گشتە خەڵک زۆر جار وەکو مێگەل وەکو قبولەکەن ئەو واقع قبولەکەن ئەو دۆگمایە ئەو ناحەقیقەتە لایوان ببێ حەقیقەت ئەمە ئەگەر بە کورتی پێت بڵێم من پێناسی شەڕی ناوخۆ شەڕی براکوژی ئەوەیە من بڕواکەم ڕەنگە وەک حیزب بەگشتی من لەم ڕۆژانەیە زۆر بیرم لەوا کردەوە ئایا پارتی بەگشتی ئەمە هینێتی من ئەوە نیە سەیری ڕابردووم کرد ئەو پارتی بەشێکە لە شەڕی ناوخۆی هەموو شەڕی براکوژی هەموو هێزەکانی تر و ڕەنگە ئەمە بۆ یەکێ تیژ ڕاست بێ ڕەنگە بۆ هێزی تیژ ڕاست بێ پارتی بەشێکە لە شەڕی براکوژی لەگەڵ ڕۆژاوا لە شەڕی براکوژی لەگەڵ باکوور لەگەڵ پاکەکان لە شەڕی براکوژی لەگەڵ دیموکرات و کۆمەڵی ڕۆژهەڵات لە شەڕی براکوژی لەگەڵ یەکێتی لەگەڵ ئیسلامی لەگەڵ حزب لەگەڵ زەحمەت کێشان لەگەڵ ینی بەشێکە لە شەڕی براکوژی لەگەڵ هەمویان ئەمە ڕەنگە بۆ هێزەکانی تریژە سەبەبەکە ئێمە دەبێت کە باسی ئەماکەین دەبێ بڵین ئایا ئەمە بڕیاری کۆپارتیە بڕیاری کۆیەکێتیە بڕیاری کۆپەکەکەی یا بڕیاری تاکە بڕیاری گروپە لە ناوەمەیە من لەم ڕۆژانە بیرم لەوە کردەوە لە بانگەشەی هەڵبژاردننی باکووری کوردستانە کاک مەسعود ئیشی بۆ ئاکەپا کرد ڕۆشتە دیاربەکرد لە دیاربەکرد لەگەڵ ئەردۆغانە دەستیان خستەناو دەستیەکەوە شوێن پەرۆر و براین تاسڵاشیان لەگەڵا بوو و دوو کتێبی گەورە لەسەری دەرچووە لەسەرەوەی کە چی نووسراوە چی نووسراوە دوو کتێبی گەورەیە لە تورکیا بە شێوەیەکی زۆر هەموو ڕۆژنامەکان کە چیان تو بڵکراوەتە کوردی بڵاو کراوەتەوە بانگەشە بوو بۆ لێدانی هەدەپە بانگەشە بووە بە ئاکەپە بەڵام لەوەیە قسەیەکی کرد وتی ئەم خاکە بە حیوانیان لە بەرپایە سەر بڕی لە بەرینەکە وتی ئەم خاکە خوێنی زۆر لەسەر ژاوە بەسە خوێن مەڕێژن من ئەمە قسەیەکی زۆر ئەریێنیە بینم لەم ڕۆژانەیە بانگەوازێکی مامۆستا محەممەد پێنجێنیم بینی بۆ ئاشتی بیرم لەوە کردەوە سیرکە ئەم بانگەوازە یا بانگوازی کۆمەڵێک لە هونەرمەندانی هەر چوار پارتیای کوردستان یا کاپێت پێشتر دایکانی ئاشتی بۆ بینی تورکیا و پەکەکە پارتی کرێکارانی کوردستان و کوردیش کاڵێن پەکەکە بەستم و کوردی باکوورە من بڕوام وایە ئێمە گرفتێکمانەیە ئینسانی کورد گرفتێکیە چونکە ئینسانێکی خۆخاوەن نییە چونکە ئینسانێکە تا ئێستاکە پێی وایە ئەگەر دەستی تورک و فارس و عەرەب دەستی دارشەقیوان لەژێر دەستی دەکەوێت بەدەما بەداخەوە زۆر بە ئاسانی تەسلیمە بێ زۆر بە ئاسانی بێئیرادا بێ و ئەم ئیرادەیە پێویستی بە پەروەردەیە ئێمە پەروەردەمان نییە پەروەردەی سیاسیمان نییە پەروەردەی کۆمەڵایەتیمان نییە پەروەردەی دینیمان نییە لەم کێشە و گیرگوتەی ئەم دوو سێ ڕۆژەی بینی ئەردۆغان و ماکرۆنە خوێنەوەی زۆر سیر بۆ مێژووە کرد
خوێندنەوەی زۆر گەمژانە بۆ مێژووەکە مەسەرن خەڵک ئەکیا کە لە سایکەسبی کۆ فەڕەنسا و بریتانی مێندا بەش نەکرد ناگرێتەوە بۆ 700 ساڵی ململانی بینی هێزی ئیسلام لەناو خۆیانە بینی سەفەوی و عوسمانی بینی عەرەبە ئیسلامەکان کە بەناوی فتوحاتەوە ناگرێتەوە بۆ وەسڵەن باسی شی بکەی پێی ناخۆشە بەتایبەتی ڕەنگە ئیسلامی سیاسی پێی وابێ کاکەوە تۆ چۆن واڵی کێوە نەخۆ هاتوونە داگیریان کردەوە ڕاستی من باوشمان بە ئاینەکەیە کرد ڕاستی محەممەدمان قبول بووە پێغەمبەر درودی خوای لێبێ ڕاستە ئاینەکەمان قبول بوو ڕاستە لە هەندێک شوێن بەبێ شەرچوونە پای ئەوە قبولکردنیەوە ئاینەوە بەڵام ئەوان هەموو شتێکیان لە ئێمە سنەوە هەموو شتێکیان لە ئێمە سنەوە هەویان لێمانسن دەوڵەتیان لێمانسن فۆرم و نازنامەیان لێمانسن قاچیان لێمانسن ئێستا ئێمە قاچی ئەوانمان پێەیە هەوێ ئێوانمان پێەیە فۆرم و دەوڵەتی ئەوان لەناو فۆرم دەوڵەتی ئەوانین من پێم وایە شەڕکردن لەگەڵ هەر گروپێکە هەر دەستەیەکە هەر حیزبێکە هەر لایەنێکە کە خۆی خاتە ئامێزی دوژمنەوە کە سیاسەتەکانی دژمن پیاداکە کە دەرگا بە ڕووی دژمن ناکاتەوە کە باوش بە دژمن ناکە کە باوش کە ئایدۆلۆژیای دژمن دێبەدیەکە لە وڵاتەکەی خۆیە کە لە سای ئەوانە بێ ناتوانێت بژێ پێم وایە شەڕکردن لەگەڵ ئەمانەیە ناتێتە خانی شەڕی براوچوو من پێم وایە شەڕکردن لەگەڵ ئەمانەیە پێشەوەی شەڕی خوێن بێ شەڕی کوشتن و بڕین بێ دەبێت شەڕی سپی بێ شەڕی هێنانەوە نێو نیشتیمان بێ بە نیشتیمانیکردنەوەی خەڵک بێ بە هاوڵاتیکردنەوەی ئەو هێز سیاسیانە بێ بە هاوڵاتیکردنەوەی ئەو تاکانە بێ کە خۆیان فرۆشتەوە ئێمە لە بەردەم گرفتێک گەورەیە ئێمە زۆر بە ئاسانی ئەبینە پیاوی تورک ئەبینە پیاوی فارس ئەبینە پیاوی عەرەب ئەمە زۆر خەتەرە ئەمە زۆر مەترسیدارە ئێمە نەبەز نابینە پیاوی کورد گرفتێکی گەورەیە حیزبی سیاسی بی حیزبێکی گەورە بی لە بەشێک لە باشووری کوردستانە لە بەشێک لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە هەرکوێک پارتیەکی کوردستانە تۆ هەبیت وجودت هەبێ هێزت هەبێ پێت وا بێ خزمەتکردن بە ئایدۆلۆژیای بێگانە بە ئایدۆلۆژیای دوژمن بە سیاسەتی دوژمن باشترە لە خزمەتکردن بەخۆت من بڕوام وایە ئێمە دەبێت ئەو ڕێگانە بگرین دەبێت ڕێگری لەوە بکەین کە ئەو ئەجندای دژمن بۆە سەرکەوێت چونکە ئێستاکە بمانوێن یانمانوێ ئەردۆغان و ئاکەپا سوورن لەسەرەوەی کە شەڕێک لە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستان دروست بکەن سوورن لەسەرەوە بە باوەڕی من لە ناخە نە پەکەکە ئەمەیەوێ نە پارتی ئەمەیەوێ نە یەکێتی ئەمەیەوێ ئەمە گرفتەکەیە بەداخەوە تۆ کە هێشتا دەوڵەت بوو هێشتا فۆرمت هێشتا لە بەردەمە کۆی بەروی دەوڵەت بوو کە کەوتە بەردەم ڕەشێشکەدا هیچ کرا زوو ڕزگاری بوو بەڵام ئێمە هێشتا دەوڵەت نین هێشتا فۆرممان نییە بەرژەوەندی و پەیوەندی ڕوحی پەیوەندی گیانی تێکەڵەکەی زۆر جار لە دیاتیەوەی پەیوەندی ڕوحی بپارێزین پەیوەندی کورتبوون پەیوەندی نەتەوەی بوونمان پەیوەندی خوێن بپارێزین کە ئێمەین کە پارتیەکە کە یەکێتیەکە کە گۆڕانێکە کە پەکەکەیە کە کوردە کە ئینسانی سەرم گۆیزەوی کە ناوی کوردستانە بە کورد و ئارمەن و ئازەر و بەلوژ و هەرەوەی کە تایژی هەمووانی کە تایژ بە عەرەبیشەوە زۆر جار لە بیەوەی بەرژەوە ئەمە ئەم خوێنە بپارێزین ئەم پێکەوەی بوونە بپارێزین بەرژەوەندی پارێزین شەڕ لەبەرسەر بەرژەوەندیەکەین زۆر جارەکەوینە لە چوارچەوەی پاراستنی بەرژەوەندیەوە کەوینە خزمەتی بەرژەوەندی داگیرکەرەوە سەرکە ئەمە زۆر مشکلەیە تۆ پێت وایە ئەگەر بەرژەوەندی خۆت بپارێزی بەرژەوەندی حیزبی بوونی خۆت پارێزی بەرژەوەندی ناوچەکەی خۆت پارێزی لە ئەسڵا لە هەڕەشەی گەورەی بۆ نمونە پاکەکە یا یەکێتی یا فڵان فیزار زیاتر بێ لە کاتێکا تۆ کە بەرژەوەندی خۆت پارێزی بەو شێوەی کە ئەوە بیرکردنەوەکەتە کە پێت وایە دوژمنەکە یاوەی کە هەیەدا گرتکە یەکێتی و پارتی و یەکێتی و پەکە و گۆڕانە لە ئەسڵا تۆ کەوتە ناو چوارچێوەیەکی ترەوە کە زۆر مەترسیدارترە تۆ بەرژەوەندی خۆت پارێزی بۆ پاراستنی بەرژەوەندی داگیرکەران بەرژەوەندی خۆتە پارێزی بۆ پاراستنی بەرژەوەندی ئەو ستەمکاری کە 50 کیلۆمەتر هاتوۆتە قوڵای دەرگیتەوە لە ناو وڵاتەکەی تۆ ڕۆژانە مناڵی خەڵکە کوژێ ناو وڵاتەکەی تۆ فڕۆکەی بێفڕۆکەوان تەنگ بە هاو بە گەریلاکان دەڵەتنیە تەنگ بە پێشمەرگە دەڵەتنیە تەنگ بە شۆڕژێرەکان دەڵەتنیە کەواتە تۆ دەبێ ئەمە من باوەڕم وایە دەبێ ئێمە ئەم وێنەیە بۆ هێزە سیاسیەکان ڕوونکەینەوە ئێمە کوردینیانە ئەگەر کوردی باشین یا کوردی خراپین ئەگەر کوردی باشین ئەو کوردە باشین کە ئەتوانین بەرژەوەندی کورد بپارێزین یا بەرژەوەندی ئەوانی تر ئەمانە گرفتن ئەمانە قسە زۆر هەڵەگرن من بە بەرنامەیەک و بە دانیشتێک دووسێ قسەوانە کۆتایی نییە ئێمە لە دەرەوەی مێژووین ئەوانەی کە لە دەرەوەی مێژووان بەرژەوەندی خۆیان لەوەیە بینەوە کە خۆیان بمێنن نەک بەرژەوەندی خۆیان لەوەیە بینەوە کە نەتەوەکە بمێنێ ئەمە گرفتە یعنی هەیە پێی وایە لەگەڵ مردنی خۆیان هەرچی ئەمرێ با بمێ هەیە پێی وایە لەگەڵ کۆتایی هاتنی خۆیان بانەتەوەش کۆتایی بێ دەوڵەتیش کۆتایی بێ نیشتیمانیش کۆتایی بێ هەیە پێی وایە و نییە هەیە پێی وایە دەبێ خۆیشی بێتە قوربانی لە پێناوی نیشتیمان و نەتەوەیە ئەمە دەبێت تاکرێتەوە
ئەمڕۆ لە ناو پارتیای هێزگەلێکن کەسانێکن خەڵکێکن سەرمەشقیەوەن بۆ داخەوە خەڵکی تریش لەو چوارچەوەیە خەڵکی تریش لەو چوارچەوەیە ینی کەوتۆتە لە ناو پارتیا کەوتۆتە ژێر کاریگەری ئەوە ینی لە ناو هەر هێزێکی سیاسیە دوو دیدگایە دیدگای باش دیدگای خراپ دیدگای باوانەی والێکی بینەوە دیدگایەکی تون و تیژ دیدگایەکی نەرمونیان دیدگایەکی ئارامکەرەوە دیدگایەکی وروژێنەر بەداخەوە لەم ڕۆژانەی پێشووە کە ماوەیەکی زۆرە نەک لەم ڕۆژانەی پێشووە لە ترکەساتی بڕیاری لە سێدارەدانی دوو گەنجەوە لە ترکەساتی گرتنی خەڵکەوە بە ناویەوە کایانوێ ئاسایشی نیجتماعی تێکدەن لە ترکەساتی ئەوەی کە خەڵک بێدەنگەکەی نابێ ئازادی خۆی دەربڕێت لە دەرگا بەڕووی جیاوازەکانە داخی لەو ترکەساتەوە تۆ لە چوارچێوەیەوە ئەچیتەوە چوارچێوەیە کە تۆ لە ڕیزەکە دەرێتی ئیتر یەک بە هەموو دەنگی بەرز باسی یەک ڕیزی نیشتیمانی و واسی پێکەوەی و واسی ئاشتی و واسی ئازادی بکەی قڕانێکی قەڵب نایهێنێ لەبەرەوەی تۆ نەتوانیوە خۆت جارێ دەرچوون لە جوختی داگیرکەران دەرچوون لە زوختی ستەمکاران زۆر گرنگە بۆ ئینسان ئێمە تا ئێستاکە پێمان وابێ ئێمە لە چوارچێوەی باشووری کوردستانە بەو شێوازە بی بکەینەوە کە هەوێ عێراقی بوونمان لایوێی کوردستانی بوونمان زاڵترا ئێمە لە جوختی داگیرکەران نین پێمان وابێ لە باکووری کوردستان چارەسەری کێشەی باکووری کوردستان تەنیا چوارچێوەی تورکیا بێ و کوردی باکوور نابێ هیچ ڕەبتێکی یاک پەیوەندیەکی لەگەڵ بە کوردی باشوورا هەبێ ئەمە لە خزمەتکردنی دژمنایە ئێمە تا ئێستاکە پێمان لە زۆر شتا یعنی حتا لە وەرگێڕانی ئێستا من ناو کتێبخانەیەکە دانیشتین لە وەرگێڕانی کتێبەکانە ئێمە زۆرجار لە خزمەتی لە چوارچێوەی جوختی داگیرکەرانین زۆر جار ئەو کتێبانی کە هی تورک و فارس و عەرەبن بە شێوەیەک نووسراون کە دوجار کاریگەریان بۆ لە هونەرە لە مۆسیقایە ئێمە کاکەمە لەژێر ئەو کاریگەریە ئێمە دەبێت دەرچینە دەرەوە کە دەرچینە دەرەوە ئەو کاتە خۆمانین